كز لبيغمبر من عليه الصلاة والسلام لسرقوي زي حشيم ترنبوه ومنتهى خلاص نقطة سديدة. أجر محمد المصطفى عليه الصلاة والسلام لنا أو صحابنا فرموا بي حكيم تريني كسي أمتم شيء يقدر الإمام أبو بكر، يقدر الإمام عمر، يقدر الإمام فلان، يقدر الإمام فلان، هيتيان هونو حكيم أمتي بيغمبر عليه الصلاة والسلام حديث هذا فرمي أبو الدرداء الأنصاري جيرترين نقع عاقل ترين جيرترين مخلوقي أمتي محمد هو جوانترين قصي أو صحابة جيري رضي خوالي لي بي سيدا فرمي ما من عبد هرسي بندي لسر دنياه إلا وله نقص في حلمه وعلمه هرسي بندي لسر قوي زوي إلا نقصاني شي هي لنا المونيانيكي ولا نفسك وعلمك ليرة ما بس تقدر تقول أما برسيارك من ليرة دروس دبي علاقة سيا بين علمي نقص وطب أو ما بس تكم كما مدخل دي مجوري لو يبزاني أمن لو باسي أو موضوعي أطرق بابها لبرسيا لبدأ يقلوا أنا مثلا ابن عباس رضا رحمة إخوائي اللي بداني يشتبوا لمجلسش يكاتكني فرموا يا إمام السلام عليكم عليك السلام هل للقاتل توبة أجر كسر قتلي بكاتن خوالي خوش دبي فرموا نعم خوالي خوش دبي كابرت سو دري وبزربو شاش حف كسكاتن برسيادة عندك الجواب يدا وبرسيادة يكش كات وجوري فرموا السلام عليكم فرموا عليك السلام فرموا هل للقاتل توبة كسر قتلي كربي خوالي خوش دبي ابن عباس فرموا نخير طلبة كان لو دانش تبون قلت يا إمام تازه كات بين شش كس بيش استا بيت جو بالي استهما كس همان برسيادة كلي بيت جو نخير أو تشي فتوى بس بابزاني خو بزوق فتوى هذا إنسان اشتوانية باش ابن عباس فرموي سيري ناوتساوي كسي يكم كرت تماشاكن سيري ناوتساوي كسي يكم كرت وقت نخوشك وقت طبيبك تماشام كرت سملي دوزيوا تماشام كرت كابرات ساوي سورب وتون وتورب وديبتي قتلي بك يكم مقالون منك قوتي خوالي خوش دبي واداني كابرا فشيماني لي وديارو نهامتي لي وديارو قتلك كرديا خوال قاتل خوش دبي قوتم بالي بلشي توبو استغفارك قبول دبي إيدوم هاتا جورة تماشام كر وكابرا دوكلا كابوي دردسي أحسابي فول بو فريكني جات ساشتي وأحسابي كزنا ناسي تساوي رج بكرداري دلخين بدي ساوي قلت يا لمن دبرسي يا إمام أجر كسر قتلي بك خوالي خوش دبي أمن تماشاي نفسكم كردو خين دموا نقصكم دوزية وأوقات بيمجو نخير شون كبون قد بابا قتلك يدك كردو تداوي استغفاري ذكرت ألو حالة أنا دبي تبزاني نفسك تسي نقص أوقات درمانك بدريتي زۆربەی زۆری نەخۆشەکانی کوردستان وەک دکتۆر کارزانی جامعە ئیسلاح الدین باسی کرد لە توێژینەوە چکە 10 ساڵان لە ئەوروپای کردی ئێستا مدیری ئیعلامی جامعە ئیسلاح الدینە گوتی 170 دەگەڕێتەوە سەرنەخۆشی دەروون سەرەتان 170 ئینسان ئەگەر ئافرەتە شەرمێ دەکا بڵێ سینگم دێشی و گرەیەکی لێ هەیە نەکو بڵێن عیبە دەی تووشی گرێ دەبی دەی تووشی وای دەبی کە سینگەشی لە دەست بدە وە پیا وا وإلى آخره هەمووی 180 دەگەڕێتەوە سەر ئەو نەقسەی لەو نەفسەیدایە و خەڵک بە معاناتی نازانی ليرة دموي لو طاقي بابي بدم باش دو فحسمانه كرداري قصه زور زوان دكا بس تيناغا خلش عشايري كرد قصه زور زوان دكا بس تيناغا لسه ميزان دروا لو سعر منو بكاك فحص محس شكو بزاين دقينا تشندلي فحص محس فحص محس يتيناغا لزماني عربي فصحى او دبابا عالمه تشزور عذابات لقران فحص فقط لو ظاهري انسان دكري كدكتور دي بشكنيني دلي قسم فحصش كبزانه وسيتي تيست تشلوبكا وايلوبكا هرتي دكوت صار ظاهري انسان دكوت بابي فحص ادي محص لو هز مخلوقات جينيه وملائكته وما حسبك الا رب العالمين تيستي ضل معنوياتي جوري لها زي بدي او محصى وليمحص الله الذين امنوا بس خدا له هي ضلي ايمان داران فحص بكاسي تداوي تدانيا او بيد قلت محص فحصي داخلي محصي خارجي فحصه واضحه ليردا اوي كديتو اويا علمك هيك نيزيك لخونا علم النفس ايش بيد قلت علمي في راسه كلا جنات معلومه هي قراءه الداخلي من الخارج كإنسان قلت انا كسك وقت دكتورك ناخي بخين تو الجدر وخساره كانوا علامات كان تساوي علامات كان يجيو رشي رنج زردي بيستي والى اخره
ئەوەش دەستا کەمێک لە بابی علمی فیراسی. باش ئێستا من پێشنیارێک دەکەم بۆ ئەو دکتۆرانەی کە لە دوو قەسابخانەی کوردستان دەگەڕێن با ئەمن ڕێگەی شەیتانیان پێ بشاندەم دوور لە مەقامی ئەو مەجلیسەی کە بەنیەتی غەڵەت تێمەگەن. باشترین بزنس ئێستا بەڕێی من لەو کوردستانی بکرێ ئەوە چییە لە ئێستادا لە بواری کەرتی تایبەت قطاع خاص پرایڤێت ئەوەیە بچی گەورەترین نەخۆشخانەی دەرونی بکەیەوە. هۆکارەکەشی چییە؟ هەتا ئێستا هیچ نەخۆشخانەی ڕقەمی ئەکادیمی نییە لە کوردستان عادی نەخۆشخانەی دەرونی بی. من بەڵێنتان پێ دەدەم هەر کەس دەست پێشخەری بکات لەو خەستەخانە و دروستکردنی ئەو نەخۆشخانەی دەفتە بلیۆنێر، چونکە مشتریەکانی لە دکتۆرەکانی زیاترە. لە ئێستا ئەوە هەرچی هەڵدەستیتەوە تووشی نەخۆشی نەفسی بووە. دکتۆرە لە ئاستەشی خۆی خەڵکی چارەسەر دەکات، بەڵام لە پشتەوەدا دەدڵی لەو کەسێک دەکات کە چ باسە. ئەو مشکلی ئێستا کوردستانی تەنیوە بە تایبەتی ئافرەت هەر لۆ هەر پیاوەکی مامۆستای ئاین تەلەفۆن دەکات چییە؟ دڵم تەنگە ئەوە ملاتەوە وەڵا سەحرت لێکرایەت تەواو ئەو جە ئافرەتە قڕ بەسەری هەرەندە نەخیندەوار و نەزان و نەفامی سادە و ساویلکەوی دەدرێتە بوون دەستی بیست قەسابیت کە بە حیات و چ خۆی لێ نایەتەوە. هۆکارەکەش ئەوەیە کە بە خۆی لە نەقسی خۆی تێناگا دایتە دەست نەقسی کەسەشتکە. پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەکتان لۆ دەکەم کە لە سوورەتی یوسف هاتیە. دوو کەس هەبوون لە سزن کە خەونیان دیت، هاتنەکەن حەزرەتی یوسف عەلەیهی سەڵات وەسەلام کە لۆیان تەئویلکە. یوسف عەلەیهی سەڵات وەسەلام چی پێ فەرموو؟ فەرمووی یەکێکتان تأكل الطير من رأسه، نانێک لەسەر سەری دانرایە کە باڵندە لێی دەخوا، یەکەش کەشتانی ئیعدام دەکرێ و هەردووچی تەئویلەکەی خۆیانی لۆ گۆت و خەونەکەی لۆ لێک داوە، ئەوە معلومە. بەڵام لێرە ئاەتەکە دەوەستی کە دەفەرمێت تأكل الطير من رأسه ئەلی لە ڕادەوەستی دوو کەسەکە دەڕۆن، یەکەچان بەویت کە دەلێ ئەرێ جەنابی وزارسی فەمەی گوت یەکەکتان ئیعدام دەکرێت یەکەچتان ئازاد دەکرێت. چێ هەمان ئازادەکە بووین چێ هەمان ئیعدامەکە بووین؟ هەردووچیان هەر نەتیجەکان وەگر بەس نازانی چیان ئیعدام دەکرێن چیان ئازاد دەکرێت. خۆ حەزرەتی یوسف عەلەیهی سەڵات وەسەلام دەیزانی چیان ئیعدام دەکرێت. لۆچی تەبیبەک نێگو ئەتوو ئیعدام دەکرێت ئەتوو ئازاد دەکرێت. لەبەر ئەوەی نەفسیەتەکانی خیندەوە نەقسەکانی دۆزیەوە گوناحە دکتۆر نەخۆش بریندار کە بلێت ئەوەندە مانگە دەژی 24 ساعاتم لە تو دانایە وا دەستنیشانیکە. ئەوە یەک لە کوفری دکتۆرە کە تەداخلی ئەو مۆزوعانە بکە. علمەکی خەبیر یەبی لۆیە بخینتەوە ئەوە تەواوە، بەڵام دەرونی ئینسان زۆر لە دەسەدی گەورەترێت و احترامی بگری. هیچ نەبی ئەگە کەڕڵاریش بی بەس ئیبتیسامە چۆن نەخۆش بکە لەوانەیە نیوەی شیفای لێ بێ. نالێ ئیبتیسامەت الطەبیب جزء من شفائی، بەشێک لەو چارەسەرەی کە دکتۆر دەیداتە نەخۆشەکانی چییە؟ بەس خەندەکە لە سەرێوەکانی بی. لۆچ خوای گەورە سوبحانە وتەعالە لە سیستەمی دنیایش ئەطیبا کە دەستنە عەمەلیات هیچ کەسێک لەبەر دەکات. خاستەن دەبی ئەو هێلەکەی لەبەریانە کەسێک بیت. لەبەر ئەوەی خوا لە قورئان دەفەرمێت لە ئەهلی باشت يلبسون ثيابا خضرا، ڕەنجی چی بەکارهێنایە؟ من سندس واستبرق متكئين على الأرائك وإلى آخره. لۆ ڕەنجی کەسێک کە لەسەر سینەکان دادەندرێت چاوی کەسی بەرامبەر دڵخۆش دەکات، دڵی خۆش دەبی. هەرچی ڕەنجی زەردە سوڕەی پێدەدا، بەقەرەة صفراء لونها تسر الناظرين وإلى آخر الآية. مەبەستەکە لێرە چییە؟ هاتنەوەی کە چیان گوتیان کاکە چێ هەمان ئیعدام دەکرێن چێ هەمان ئازاد دەکرێن، بزانە ئەو وەڵامە بە ئەدەبە جوانەی فەرمووی قوضي الأمر الذي فيه تستفتيان. ئەو شتە مۆزوعە بڕایتەوە لۆ خۆتان ئارام بژین، هەتا ئەو کابرایە هەر لە سەیدارە دەدرێ بە زەمن لۆی ئیعدامی کەم معنەویەن، هەتا دەگاتە مادیاتی جەسەدی لۆ معنەویەکەی بکوژم. نا ئەدەبەن لی گەڕا لەو کات و ساتی خۆی. لێرە حەزرەتی یوسف عەلەیهی سەڵات وەسەلام مەقامەشی دیتی کە تەواضوعە لە تێگەیشتن. هەروەکو عەرەب دەڵێ لا يتواضع إلا من كان واثقا من نفسه ولا يتكبر إلا من كان واثقا من نقصه. واضحة؟ لێرە ئوسلوبی پرسیار و جواب لە بینی دکتۆر و نەخۆشی زۆر گرینگە. ئەمە لۆ تەلمیحەتی سەریعی پێدەدەم لەبەر ئەوەی دەبتە عام لۆ هەموو خەڵکە چکەکو پرسیار دەکات. یەکەمیشت چی ئیستیفادەچێ لە ڕووی دەروونی ئینسان بە تایبەتی نەخۆش، بە تایبەتی ئەو کەساتانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن وإلى آخره. خۆ لەوانەیە کەسێک نەخۆشی شێرپەنجەی هەبی وەک مادیات، بەڵام معنەویاتی زۆر لە کەسێک ئاسایی بەرزتر بی کە هیچ عیبی جەسەدی نییە و هەنای ڕووخایە. ئەو نەخۆشیانە زۆرە. یەکەمیشت ئەگەر پرسیار لە خۆم بکەم بەهێزترین مادە لەسەر گۆی زەوی چییە؟ چێ دەزانی پێم بڵێ؟ بەهێزترین مادە لەسەر گۆی زەوی کە هیچ شتە کاری لێ ناکە، هیچ شتە
کاکە جەسەدی فێرعون ڕەمسیسی دووەم بە قووەترین مادەی سەرگۆی زەویە پاش هەموو ئەبحاسەکی دۆزراوە هەموو قووەتەکی کیمیاوی و فیزیاوی و نانۆ ئەقوا تاقیان لە دەکە 4 تاقاتی کەونی هەیە هەر چارە لەسەر تاقی کردەوە هیچی لە نهات لەبەر ئەوەی نەسی ئاياتی خوای لەسەر دەفەرمێ ئەلیەومە نونەجیکە ببەدەنیکە دەتپارێزین لیتەکونە لیمەن خەلفەکە ئایە ئەوە معجزەیە ئەگەر ڕۆی معجزەی خوای دەشکێتەوە ولن تجد لسنة الله تبديلا ولا تحويلا كلام خوای رب العالمين دوور لە مەقامی ئولوهیەت و ڕوبوبیەتی دەتەفشە ئەوە معجزەی گەورەترین بە قووەترین مادەی سەرگۆی زەویە کە بە خەیالیش ناگاتێ مادەی کیمیاوی دەسەدەکی زۆر احتیاجیشە لە بەرچاوی ئینسانی بەس ئەگە خوا قەلەمی لێدا خلاص پیاوەم دێ لە سەرگۆی زەوی تاقی کاتەوە و هەمووش بڕۆن تەماشاکەن لە یوتیوب بە ڤیدیۆ چرکە تاقەتەکانی لەسەر تاقی دەکرێتەوە ئەو بەس لەوەی تێبگەی کە خوا قەدەری شتێکی لەسەر جەسەدی تو دابی هەموو کەون لۆ دووسڕە هیچ لێ نایە نەک دکتۆری دنیا هەموو کەون لەسەر دووسڕێ محەممەد مەتۆلی شعراوی دەفەرمێ کاکە لە کورتی و لە کرمانجی خەم لە دڵتان دەربینن دەلێ لە بەرەوەی دوژمنەکانتان ئەگەر زۆر بێ زیانتان پێ بگەینی هەر ئەو شتە دەتان ئەنجامدەن کە خوا قەلەمی قەدەری لۆتان لێدایە یعنی بەبێ ئاگای خوا ڕوونادا ئەوەش مازانی مەولانا جەلالەدین ڕۆمی قسەی زۆر جوانیە دەلێ ئەگەر خوا بیوێ عەبدەچی دوور لە مەقامتان عەبدەچی بکاتە قەشمەڕ وای لێ کاتن تەریق ببتەوە هێز و وزەی پێ نەمینێ وای لێ دەکاتن بە تەدابیری دوژمنەکانت تەدابیری دوژمنەکانت ببتە ڕەحمەت لۆتو ئەوان دێن کەتنەشی ئەنجام دەدەن زەر و زیان دەدەن زەرەر و زیانەکانی کە ئەوان دروستیان کردیا دەبتە ڕزقەکی مادی و معنەوی لۆتو ئەگە خوا قەلەمی وای لێ دابی زەرەرەکانی وان دەکاتە منفعەت لۆتو لە هیچ شتێکی مەگەڕێ لە دنیاە دع الأمر للخالق عبد الحميد قسەی جوانیە دەفەرمێ من اعتمد على ماله زۆر کەسێ فشەفشی بە پارەی دەکات دەڵێن پارەمەوە دەرەقەت نایە من اعتمد على ماله قل هەیە پشت بە سوڵتەی دەبەستی ومن اعتمد على سلطانه ذل هەیە پشت بە خۆی دەبەستی ومن اعتمد على عقله اختل هەیە پشت بە چ دەبەستی ومن اعتمد على مل ومن اعتمد على الله فلا مل ولا قل ولا ضل ولا اختل نقطة سەری دێ باش دەکرێ یەک لە قسەکانی ئەفلاتون کە تێڕامان و بیرکردنەوەکی جوانی پێویستە دەلێ دەکرێت بە ئاسانی لە منداڵێک ببورین عفوی بکەین کە لە تاریکیدا دەترسێ ئەوە طەبیعەتی غەریزەی فیتڕەتی منداڵی ئەو هەیە لە دوو شت دەترسێ منداڵ کە لە دایک دەبی یەک تاریکی دوو دەنجی بەرز بەبێ ئەوەی بەرمەجە بکرێت لە ئیلهامی خۆی دەکرێت بە ئاسانی لە منداڵێک ببورین کە لە تاریکی دەترسێ بەڵام کارەساتە حەقیقەتی ژیان ئەلێرە ڕوودەدا کە پیاوەک لە ڕۆناچی بترسێت لێرە پیاوە مەبەستی چێیە کەسێکی باڵغ نەک پیاوی نێر سنفی مێنەگرتەوە کەسی باڵغ کارەساتە لە ڕۆناچی بترسێت زۆر جار خەڵکە باسی عیلم و معریفەتە کرد دەکات دەڵێ کاکە تخواوەمە کە با دەترسێ مەلایەک باسی مردن دەکات نیوەی غودبەی بزراوی دەچی ملەتی کورد کورە بە کاکەم لە مردنی خۆشتر نییە دەزانێت لەو خەڵک دەترسێ لەبەرە ئەفعالی قۆڕی کردیا ئەفعالەکانی دەبتەوە مەلایکەتی خزمەتکاری حەدیثە دەفەرمێ دوو کەس دێتە خزمەت یەکەیان قەبیح سوڕ چاوەکەی ئەوەیە دوور لە مەقامی مەلایکەتەکەی ئەوەیە کات و زراوە لێ بسی دەڵێ کاکە تو چێوەندە ترسنەوە چێوەندە ناشرین دەڵێ کاکە وەرە غارمە دەمە عەمەلە جوانەکانی جەنابتم ئەگەر ئینسانێکیش باشی چاند دەبی ئینگلیز دەڵێ as you sow so will you reap کەما تەدین تودان چ بچینیان ئەو دروێنە دەکەی ئێستا عەمەلی باش بکە لەوەی نەترسێ لە مردنی خۆشتر نییە والله وبالله وتالله ئێستا بۆم بیمەلەک المەوت دەنا و قاعی بمگاتی هیچ شتێکم نەکردە لێ بترسێم استغفاری لەسەر دەکەم و ڕەحمەتی خواشم لەبەر چاوە عذابیشی لۆ من ڕەحمەتە بچمە جەهەنەمێ دەڵێم خوایە زۆر شکر لەبەر ئاەتەکەی حەزەتی ئیبراهیم ببیرێتەوە يا أبت إني أخاف أن يمسك عذاب من الرحمن فتكون للشيطان ولي باش تلميحي سريع دەدەم لێرە گرنگترین هۆکار بۆ ئەو کەسانەی هیچ وەڵامەکیان لە ژیان دەست نەکەوتووە ئەوەیە کە هیچ پرسیارەکیان نەکردووە کابرا دەڵێ ئەرە لۆم لات وڵات تووشی شکست بووم ئەرە لۆم لات وڵات نەخۆش بووم ئەرە لۆم لات وڵات دەرمانم غەڵەت خوارد لۆ کردت وەڵا وام زانی ئەوە دیارە وەچی فلانێ دەمزانی ئەدی لۆ نەتپرسی ئێ چ بکەم نەمپرسی بازەکەمدا وەڵامی ئەو کەسانی وەڵامی دەست ناکەی ئەوە هیچ وەڵامێک پرسیارێک ناکەن دووەمین شت ئەمن ڕئیم وایە لە ژیان هەتا زیندوون پرسیار لە ئەهلی عیلم بکەن ئیسئەلوا ئەهلە ذیکری واجبە بە واجباتێ لە سوڕەتی ئەنبیا و نیحەل یاخود نەحل دوو جاراتیە ئیسئەلوا بە ئەمر ئەهلە الذیکری ئین کنتم لا تعلمون خلاص ئەگەر نەکەی مخالفەی ئاەتت کردی هەر بازێک بدەی هەتا تۆقی سەرت گوناحباری دکتۆر لە ئەوەی پیازیان نەچاندێ بێ کاکم دانیشیتم بەس عیادەی بڕی منەتی بۆی نییە
دەبی ئەتوزانێ معنەویاتی علمەکەی لێ فێربی. من دەستخۆشی لە ئێوەش دەکەم هاوشان و ئەخلاقیاتی ئەو کەسانە بن وا مەزانن پۆستەکە تو دروست دەکات. ئینسانی ڕقم پۆست دروست دەکات، ئینسانی فاشل پۆست دروستی دەکات. واضحە؟ تا ئەو کاتێک کەسێک واز لە پرسیارکردن نەهێنێت خۆی تەسلیم بە نەفامی نەکردووە. من کو دەزانم ئینسانێک مستەقەفە هێشتا لە ئازار سەقافەت فێر دەبی لە ئازار پرسیار دەکات. لە زمانی عەرەبی دوو کەلیمەی زۆر جوانەیە، یەسئەلەیە لەگە یەتەساءەل. یەسئەل جاهیلێک لە عالیمێک دەپرسی، جاهیلێک لە عالیمێک دەپرسی کە علمی پێ و جوابی پێ و نەتیجەی پێ و چارەسەری پێ، ئەوە یەسئەل. یەتەساءەل نەزانێک لە نەزانێت خۆی دەپرسی. ئازە لێو مامان بە قوڕ دەگیری. ئالەوێ بەڵێ جاهل يسأل جاهلا أو يتساءل، جاهل يسأل عالما أو يسأل. لجزء عما يتفرمي عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون. كلا رضع عليه حرف رضعة وإلى آخره. بس يسأل نزان لزانا دبرسي، يتساءل نزان لنزان دبرسي. بزانا أتو لباب يسألي يعني لباب يتساءلي. واضحة؟ باش. مرۆڤی زیرەک لە ڕێگەی وەڵامدانەوەی پرسیارەکان دەناسرێتەوە. ئەو مرۆڤ چ زیرەکە؟ ئادی لە زیرەک بەرزتر پێی دەڵێن حەکیم ژیر. بە چ دەناسرێتەوە؟ بە خودی کوالیتی پرسیارکردن، ئاستی پرسیارکردن، ئاست. سەحابەکە بوو داهاتەکەم پێغەمبەر دەیفەرمووی یا ڕەسوڵ الله هەموو کەس باسی باشەکانت لێ دەکات، چ شتە خراپە خۆمی لێ دوورکەمەوە مەخافەتە شەڕیها. من داوام لە پێغەمبەر دەکە لەو شتانەی لە جەهەنەم دوور دەکات، نەک عاشقی باش مسمە باشە دەم گوزارە با ئاگرەکە قۆنتەراتەکەی ئاگرەکەی زام بکەم ئەو دەستمە ولا مشکلە نیە، بەزارە بەز ئاگر تووشم نەبی. كنت أسأله مخافة شرها. هي جیاواز پرسیار دەکە، عقلی دوورتر دەبینی. باش تەماشا ئەو پرسیارە جوانەی چی لێ بەرهەم دێ؟ چێ دەتوانێت فەرموودەی صحیح کۆ بکاتەوە؟ ئەو پرسیارە لە مەجلیسە کرا مامۆستایەکی پڕ لە عیلم و معریفەت، پڕ لە وزە و حکمت، ئەو پرسیارە کرد لە تەڵەبەکانی خۆی وەک دکتۆرێک لە جامیعی. هەر کەس تەڵەبە هەیە، بەس بزانن پرسیارکردن کومێشی بەشەری ئارد و ئاسمان دەگۆڕی. ئینگلیز دەڵێ question hooking the mind. دائما بتوی قولاب لە مێشی تەڵەبەکی بدەیت پرسیارێک بکە، هەر کەس مێشی لەسەر پاتاتەوە تەماتە و مشکلە دوێنێدا و تازێ ئەو شی و لێ نایە نوقڵایە مێردن بێتەوە نایەتەوە مازێک تەڵەبە منداڵ مەکتەب هەمووی پەرتو بڵاوە. وەچی پرسیارە دەکەی ئەو هەموو عەقڵە دێتەوە سەسکەی خۆی. هەروایە ئوسلوبی لۆ نمونە لە کەسێکی پرسە بڵێ کاکە لەو قاعی فکر لە هەموو شتێکی بکەنەوە ئازادن، بەس لۆتان نییە فکر لە سێوەچی کەسک بکەنەوە. کاکەم فکر دەکاتەوە سێوە کەسەکە لە پێش چاوە، ئیتر ناتانی فێڵ لە عەقلی لاوەعی بکەیت. حتا سبەینە فکرکیەوە ئیلا سێوی کەسکە لێتە پێش چاوی. خلاص عقلی لاوەعیە هەیە، unconscious mind ئەوە یاسایتی. باش ئێستا ئوستادێک دەڵێ چێ دەتوانێت فەرموودەی صحیح کۆ بکاتەوە؟ ئەو پرسیارە چێ دەیکات؟ ئیسحاقی کوڕی ڕەهاوەی کە عالیمە بوو لە عالمی علومی ئەحادیث. یەک لەو تەڵەبانەی لێوە دانیشت بوو چی لێ بەرهەمات؟ صحیحی بوخاری دروست بکات. من بوخاری ناوی محەممەدی کوڕی ئیسماعیلە، دوو برابوون لەگە خوشکەچی بابیان وەفاتی کرد. لە منداڵیشدا تەڵەبەکانی خۆیان هەندیان ترسان لە نەخۆشی دەرونی تووشی نابینایی بوو، چاوەکانی لەدەستدا کۆر بوو. ئیمانی بوخاری لە منداڵی کۆر بوو. داچی تەماشا کرد برایەکی فەلاح و ئەوەش لە دوو عیلم و معریفەت بە کۆراتی تەڵەبەکانی مزگەفتە ترساندیان دەیانگوت جن دێتە قەلب، جن دێتە قەلب. جنت دیتیا؟ دووی کەی داهاتەوە ئەو سوڕەت یاسین دەخین دەیگوت جن ئەوش قڕبە سەری منداڵ و فیترەتی پاک بوو. تەماشا بنە خۆی دەکرد و کاز نەکرد دەیانگوت چۆ پشتت ئەوە هەتا شێتیان کردە منداڵێ. محەممەدی کوڕی ئیسماعیلیان شێت کرد کە ئیمانی بوخاری بوو. منداڵەکانی بلحەکانی شوعبەی نال لە ڕەحلە کافرە زەلامی بینە سەر ڕەحلە ڕەفلەکس ئەفعالی دەگۆڕێ سوبحان الله. ئەمە مامۆستا بووین چوینەوە ئیمتیحانی بدەینەوە، مامۆستا زەلامی لە کوژێ قۆپێ بکە، هەر چوینە سەر ڕەحلەیەم بێکمان دەگوت کاچ کوردێک کاکەوە مامۆستانە گوتمە وەڵە کاک ڕەحلە ئەفعالی بەشەی تێکدا مەسفری نالە عارد خوارە. صحیحی بوخاری لە یەک پرسیاری بەرهەمات بووە نورێک لە ئومەتی محەممەد. یەک مواسەفاتی ئەو صحیحەتان پێ بڵێم، دیڕاست کرایە لە هەموو ئەوروپاش بشکوێنەوە، هیچ سەفینەک تەنانەت هەندی هێزی تایتانی چیشبی هەر سەفینەک مەکتەبەی تێدا ئەگەر 5 نەزمە بیدە کتێبخانەی عامی تێدابی عالەمی، هەر کتێبخانەیەک صحیحی بوخاری تێدابی ئەو سەفینە غەرق نەبووە لە یازا لە تا ئێستا 2022 فەزڵەن لەبەر ئەحادیث پێغەمبەری دیڕاست کرایە ئەو سەفینەی غەرق دەبی لەگە ئەو سەفینەی غەرق نابی. هیچ سەفینەک غەرق نەبووە لە ناو کتێبخانەکەیدا صحیحی بوخاری هەڵگرتبی. ئاگاداری فەزلی بە هەندێک شتەیە لەکنەمە زۆر ئاسانە. باش ئینسان ئاگادار بن، وەک ئوستاز قسە دەکەم لێرە خەتی سۆرە.
ئینسان لەوە بەرپرسیارنیە کە دەیڵێ لەوە بەرپرسیارنیە کە پرسیار دەکات لەوە بەرپرسیارە کە ئەو شتەی دەبایە بیڵێ نایڵێ لەو شتە بەرپرسیارە کە دەبایە لەو مەجلیسەی لەو کات و ساتەی بیڵێ نایڵێ وامەزانە بەس لەوەی بەرپرسیاری قسەکەت کرد مەسئولیەکە نەتکرد تاوە هیچ دەستە تو نییە شتیوانیە لە قانون قەتلی معنەوی بەشێکی تێدایە پێی دەڵێن کە دکتۆرێک لۆ نمونە نەخۆشێک داوای دەرمان دەکات دەرمانەکەی لێ دوور دێختەوە دەستی لۆ دەبات دەستی بە دەرمانەکەی دوور دێختەوە نایە لێ بگاتە دەرمانی بەس ئیمتیناعی دەکات لە عیلاج وەک ئەو کەسەیە بێژاری بداتێ و بیکوژی ئەگەر مرد دکتۆرەکە قاتیل ڕئیسیە ئەوە الامتناع عن الجريمة پێ دەڵێن کەواتە تو زۆر جار لەو شتەش بەرپرسیاری کە دەبوایە بیڵی بەزان نەگوتیە ئاگاداری دیقەی سەمتیشت بە پێش ئەوەی دیقەی کەلام بزانێ نەخۆشەکانتان تەنها فێری خوێندنەوە مەکەن بەڵکو فێری ئەوەیان بکەن ئەوەی دەیخوێندنەوە بیخەنە ژێر پرسیار و گفتوگۆ خاستن تەڵەبەی جامعی خاستن تۆپ دەڵێ ساڵانە 180 نەفەر دەمری نەخۆش لە بوندەستی ئەو دکتۆرانەی کە لە کێرسفی دەستخەتیان تێ ناگەن لە قسەی دەلێ هادەنشی شق پق بڕۆ بخۆ ئەوە چییە وڵا بەغەڵەتی خواردی دکتۆر غەڵەتی نووسی بوو لە بەهێست دەستەوەی سیستەم دەبێت ئیلا هەموو بە کۆمپیوتەر داخل بکرێت مشکلەکان ئەوەیە یەک غەڵەتی گچکەی دکتۆر ڕوحی ئینسانەکی دەڕوە کارەساتە ئەو توبە ونعمەتی شەگە بتوانی بەکاری بینی فمن أحياها فكأنما أحيا الناس جميعا قوربان وریا بە ئینسان باوەک ماسی نەبیت ماسی مشکلە چێ زۆر دڵی سافە ڕاوچی کە سەیاد قولابی لە شۆر دەکاتەوە قولابەکە نیشانەی چییە نیشانەی پرسیارە نیشانەی پرسیاری لە شۆر دەکاتەوە خواردنەوە نائاوێ ئەوی دلیان سافە دەوی دەکاتەوە جواب دەداتەوە ڕاست لە گەرجی دەوی ڕۆحەکەی لەسەر دادەن هەندە ئاسان جوابی پرسیار مەدەنەوە فليقل خيرا أو نەک يصمت ليصمت ئەوە زۆری فەرقە لەگەڵ سەمت جیاوازی نێوان الهم والغم والحزن چێ دەزانی هەر سێک لە کوردی پێدەڵێن خەم و خەفەت ئاخر خۆ پێتە نەکرد باش ئەو کەلیماتانە لێ حەزم لێ ئاشنای قورئان من یەک کەلیمە لە قورئان بستە ناو معنەویاتی قاموسی مێشکتان فەرقتان لەگەڵ مەخلوقاتی دنیایە ئیمامی مالیک ئاگاداری ئەو قسەی بن ئیمامی مالیک لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەرسی دەگوتەوە دوو مەجلیسە بوو خڕاو خڕدا دەنیشتن یەکەچان مەجلیسی عیلم بوو یەکەچان مەجلیسی حەدیث و علومی شەرعی بوو یەکەچان باسی علومی دنیەوی بوو کە ئینسان فێرە تۆ بوو خوین دەواری ئەو شتانێک کە عامیاتە پێی دەڵێن علمی بەیان ئەوە کەس پێی دەڵێن علمی قورئان علم الإنسان علمه البيان یەکێک دانیشتبوو ناو مزگەفتە پالدا بۆ دەستیان لێ کردبوو ئیمامی مالیک زەلامەکی زەخم بوو پیاوەکی بە هەیکەت و باڵا زەخم بوو هاتە مزگەوت ئەوە بە هەیبەت دەڕۆی زەلامەکی گران بوو هاتە ژۆرێ دەبینی کابرایەک پاڵی دایەوە لەکن دەرکەی مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە پێی مبارەکی فەرمووی هەستە کابرای وەرجێڕا فەرمووی هەستە منو فەرمووی لێرە هەستە بڕۆکن ئەو مەجلیسەی بنوو کابرا وازان دەڵێ هەستە بڕۆ دەرێ زانە عەقڵی ئینسانی حەکیم چەند جوانە هەستە لێرە منو بڕۆ نزیک ئەو مەجلیسەی بنوو کابراش گوتی قوربانە من لەبەرەوەی لەوان تێک نەدەم لەوێ نزیکیان نەکەتیمەوە فەرمووی ئەوە تو چ دەڵێ هەستە بڕۆ نزیکەوانە بنوو والله ئەگەر لێرە بمری مەلەک المەوت حیسابەکەت لەگە دەکا ئەگەر لە ئەهلی علم نێزیک بێەوە حیسابەشکەت لەگە دەکا ئەوە چ دەڵێتو إذا مررتم برياض الجنة فارتعوها پێغەمبەر دەفەرمی ئەگەر بکن مێرگەک لكن مێرجی بەهەشدا ڕۆیشتن لێی هەڵنیشن دانیشن سەحابە فەرمووی مێرجی بەهەشت چییە یا ڕەسوڵ الله فەرمووی مەجالیسی علم ئاگادار بە یەک ئوستازت یەک کەلیمەی عومری بەهەدەر نەدەی یەک دکتۆر کە عیلمەشت زیاتر بێ یەک دەقەت سرکە مەجالی نەدەی لێی نزیک بووە ئەگەر مەلەک المەوت چ بتگاتێ فەرقتە لەگەڵ خەڵکەکی ئاسایی باش الهم دائما لو مستقبلا والغم لو ئێستایە حاضرة والحزن بفتحة أقدار والحزن بو ماضية إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا لدهاتو تان مدرسين خميج للرابردو تان مخون وأبشروا بشراهات بالجنة التي كنتم توعدون وإلى آخره نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة بلام ليرة حزن أو جانب الضماء فرقي تيلك الحزن حزن أو خميك للرابردو دوي لإستادا بسرعة أجر خمك لقلتاد لجيان لإستاج دا لقرد بردوان بو دبتا حزن بزانا عربي سنزوانا
إمام عمر دي فرموا علموا أولادكم لغة القرآن فإنه يزيد للمرء مروءة. برا من ذلك كانت في زمان القرآن كان كساتي ببرز دبتو هر شخصية إنسان لفصحى بركة شخوية هر خطيبك بزمان عربي فصحى قصيكا وقع عبد الحميد عبد العزيز كشك قبري برنور بيا ربي تواوي تمنم ترخان كردو زلامي استاج لي تيرنا مكان يجي بيبنا باش أو آيات زواني بس بدأ أخو عقل سقط كان غلط بكاردين توشي مصيبتك دبي كاكم توشي نخوش سرطان دبي جمدك تم جمدك كرم قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا كل دور لما قامت الصلاة ولا عقل ولا وقت أو آيات له خوشي دابز يا قربان بس ملتي كله ناخوشي بكاردين سبحان الله لو عقلنا نا كاملي قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هركاتك توشي خوشي ونزور خوش ما دعاء بخين أو آيات أجر أو آيات بونا خوشي نازل بواد زاني تيدا فرمو خدا دي فرمو قل لن يصيبنا إلا ما كتب الله علينا رحمة الله يا ربي لنا لو خوشي علينا لنا خوشي ده فرمي يا بني إني أعلمك كلمات احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله يشن بودو كلمة واعلم تركيز ذكاء في الأمر واعلم بزانا لو أن الأمة هم دنيا اجتمعوا على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتب الله لك وإن اجتمعوا على أن يضروك لوزيان على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله ده فرمي عليك هاي كم زار لك دوم عليك خوشي وناخوشي واضحة أو زو آتي له خوشي بكارنا كنا نصيبتنا مسنا مجلس قل لن يصيبنا إلا ما كتب آخر مصيبته إن شاء الله كل كاك برضه ربع قربان زنا زمان تو راست كم ويان وش كابره بحشتري يقولون للخوارج قلت له كم درم راست قربان جيان كورترين شانوه هات أظن منك منا قلتم لجوي تثبت بانك دقري لجوي راست بانك دقري لجوي تثبت قامت دقري لبيني أو قامتي لقن يوجد لسا دقري بينسر كي لمس قوت برو قامت دقري كسر ملا راس زوار راس رحمة الله أكبر أنا وده خدا تمني إنساني بوشوين ما يشكد ولا بيني قامت يكون يوجك نقل بيني بانك نيوش قامته نيوش تنسر كجيانت شانوي شزور كرتا خود برپرسیاری تسرول کل دبجیری لو جیانی لو متى ندنا دست قضاء وقدر خواد فرميت إنا هديناه السبيل لسورة إنسان إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا نقطة شزور حساس تام في بلم كسطا هشتاي ملتي كرد روجانا كفر دكان أغزاني يا ستار ما مستعمل أوروبا ناكت يقول بابا من دلم هيري باش أو قصانا ديكم زور خطرة بس دبي بيلم تسكو جهل لها ناوم أقر نيدر شينو يقل أسلوب كان كفر كردن دزانن سيا لكن خويا رب العالمين أويك عبدك شكرينك روجانا أما واتي جيش نشي كافر بلي كل خواتي دايتمن خواتي لو مكديا كل بابا كفرت كرد خوانيه بيغمبرني كل كفرت كرد أما وازن كفر هلا ونديا كفرك زور سيرة هر إنسانك شكري خوينك كفر كرديا عدم الشكر كفر أو يا ساكن لو لهمو قرآن خوي جورا دور اللي بيجي إنساني دانا إنا هديناه السبيل أمر رجال راس بين شام شاندين إما شاكرا يندوي لسفاس جزاران بي وإما كفورا يعني لو كسانك كافر خوا قوتي تكسي سيما هر زارك كلمة كفر القرآن هذا بمقابل كساتيا شكر هر زارك كلمة شكر شاد بمقابل ساتيا كفر خوا قبولناك يندوي سفاس جزاري كي يان كفر تكريا أما وادا زانين أجر كفر ما كد أو ذا كفر ما كد أجر نايس ما نكريا باش أو مصطلح شيء لغة لا واعية لو يدم تركيز كان سري ماشي مروف حاجة شيء زوري هي لوتس زور فكر دكاتة وبشر روجان هل أو نخوش يعني لو بابا نصر الضالو أما جاي فيه ده ماشي مروف حاجة شيء زور سيري هي بوبا بيدينا نويات قاري كان الرابردوي ذاكرة إنسان سي ذاكرة بعيد المدى متوسط المدى قريب المدى وإلى آخره بلان رودا وناخوش كان ظالن بصل رودا وخوش كان لذاكرة هم إنسان نمونه كدمه كابا يك 10,000 بزر بكار 10,000 او ندي خمله دخوا او ندي خمله دخوا حتى خوا دلي بس لعين الرقا 25 زاري ده بنتو 25 زاري ده دوستو استا 25 دي تو خوش بي خوشيه كي تيجينيا باندازي او 10,000 كي خفتي هي خفتي 10,000 كي لسر ذاكره انساني زال لسر 25 زاري كي خوش كي بيد بخش هل او
لە بەهەندێ ئەو کۆد و فریکوێنسە لە مێشکرد نەگۆڕی بازی ئەو نەخۆشیە معنەویانە دەدەی کە دەبتە سایکۆ سۆماتیک لە مێشکرد دەگۆڕێ دەبتە نەخۆشی جەستەیی لێت ئەعرازی جەستەیی لێ بەدەر دەکەوی. بەڵام ئەوە هەروەک ئاماژەک بوو لەوەی بزانی فکرکردنەوەشت زۆر تەسیری لەسەر هۆرمۆناتی قەلبی شتەیە. جوانترین وتەی مەولانە جەلالەدین ڕۆمی کە بە سێ خولەک کۆتایی پێدەین زۆر شت دەخوێنەوە حەزیشم لە حکمەتە لۆ هۆکارەکەی چیە؟ الحکمەت ضالة المؤمن، سێبەری کەسی ئیماندار ژیریە، ئەینەما وەجەدەها فهو أحق بها أو كما قال صلى الله عليه وسلم. أولها أو نانا لو تواتيا دفرمي علمت بأن كل نفس ذائقة الموت. الله أخوانا فرمي كل نفس ذائقة الموت، حرتي نفس دبي تيجي وتامي مردم بك، لكن أعلمت علما يقينا بأن ليست كل نفس تذوق الحياة. همو نفسك تيجي مردن دكا بلا مرزني أبو نفسك تيجي جيان بك. نخوشك توشي كابرايا شي دكتور بو قلت دكتور تسمع دكتور قلت إن شاء الله تساعدي واوا هردي هنا ودي برد تغافل لك ذكر لعبي لك ذكر كابرا باشاش ما جي قلق بو قلت دكتور دسمع دكتور شي نخوش شي دسم وق نخوش دسم كنا دكتور شي دلنا أتو باش دبي وذا بكاكا بيم بلين تسمع دلنا تقي سرطانة دمرم كبدا خبيثي باب زانم بس بيم لك كاكا دلنا تقي دكتورك أون دب أدب وزواني كابراي داوا كسرطاني هو وخبيثة شي هو فاي قولش فاهم لها شي بدا لنتيجة دا فرموي لسنا ما كي رتسكيت لونسي أخي ربما الحياة ليست للجميع. لو أني جيان بو هموان نسا زابي جيان له هموان نهاتي ما بس أوي أتو لو نعمتي دا بري خواي قولي إن شاء الله بديلة قولة رداداتي. أخي ربما الحياة ليست للجميع أو أدب زواني يعني أتو للري لو مردني ونقوشكات خبيثة وايا بلان بو أسلوب زواني ربما الحياة ليست للجميع نيجو أتو أو رسكت أدب زواني كدكتور إذا نخوش أو إحصائية كشيء دلي نسري بناو بانجمان أنيس منصور دلي عين عدد النساء جماري أو آفرتاني اللاتي يقتلهن الحزن والحزن أكثر من عدد الرجال الذين تقتلهم الحرب. أنيس منصور نستريج بناو بانك دفرمي زور بي زوري أو بياواني كلا شرد كجرين عدد جماريان زور كم ترى لو جناني كبخم وخفت كجرين عدد آفرت كبخم دكجرين زور زيادة لعدد أو بياواني كلا زنگ دكجرين. أو خسينيس منصوريا ختامش بقصي رب العالمين دينم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم علاجي هموج تشي شفاء للمؤمنين دون شفاء معناه شفاءك معناه عامة وك هنجين شفاء للناس شفاءك معناه خاصة بس لو إيمان دارنا كقرآن ده فيلم شفاء للمؤمنين أو تاك آياتك عمل في بكي حرت سيتوش الدبي لجان بس يجوري دقري ده فيلم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده وكفى به بذنوب عباده خبيرا. آياتي بنزاوشتي سورة فرقان پشت بە خودا ببەستن هەرچی هاتە پێشتان شکرانەی لەسەر بکەن لە ئەوەی تووشی کوفرانەی نەبن. ئینشاء الله خوای گەورە لە شاکیران لە مەقامی سەروی عابیدان و متەقیان کۆمان دەکات و ئینشاء الله و خوای گەورە شیفای هەموو نەخۆشەکانی سەرگۆی زەوی دەدا بە موسڵمانان و غەیرە موسڵمانان ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.